خورما شوێنە سەرەکیەکەی ئاسیایە، بە تایبەتی دورگەی عەرەبی و لە دورگەی عەرەبیەوە چووە هەموو جیهان. پێکهاتەی خۆراکی خورما: خورما پرۆتین، شەکری سوکەرۆز، گلۆکۆز، چەوری کالسیۆم، فسفۆر، ئاسن، ڤیتامینەکانی A، B1، B2، C و مادەی تری تێدایە. هەر 100 گرام لە خورما 314 کالۆری گەرمی وزەبەخش دەبەخشێت. تایبەتمەندیە خۆراکی و دەرمانیەکانی خورما: ئەو ڤیتامینانەی کە لە خورمادا هەن، بە تایبەتی ڤیتامینەکانی A، B1، B2، C، E، ئەو میوەیان خستۆتە خانەی میوە بە بەهاکانەوە. لەبەربوونی ڤیتامین A لە خورمادا خواردنی بۆ ڕاگرتنی ڕێژەی کالسیۆمی لەش پێویستە. خورما بۆ باش ڕاگرتنی مووی لەش و ساغینی نۆک و پاراستنی دەم و لوت و چاو و گەشەی ئەندامەکانی لەشی منداڵ بەسوودا. خورما ماندوێتی ناهێڵێت. هەر کەسێک بەر لە نووستن 7 دنکە خورما بخوات، کرمەکانی ناوسکی ئەکوژرێت. خورما ئەو کەسانەی لاوازن قەڵەویان دەکات و ئازاری کەمەر ناهێڵێت، توانای بیستن و بینین بەهێز دەکات و ئازاری جونگەکان و ئازاری ڕۆمانتیزم چارەسەر دەکات. خورما ڕێ لە کۆبوونەوەی چەوری ئەگرێت و مادەی سوودبەخشی تێدایە بۆ کاراکردنی جگەر و بەرگری لە شیش لە بەرامبەر نەخۆشیدا زیاد دەکات. خورما یەکێکە لەو میوە زۆر نایابانەی گەورەکان و منداڵەکان بەبێ جیاوازی دەتوانن هەموو کات بیخۆن. ئەگەر تۆ یەکێکی لەو کەسانەی کە خورما دەخۆیت، کەواتە لە تەندروستیت مەترسە.